ئەمڕۆ بەیانی کاژمێردەی بەیانی ئاگدارکراینەوە بەبوونی کێشەیەکی کۆمەڵایەتی شەڕێک لە گوندی کەژەک سەر بە ناحێسی دەکانە تا تەمان سەر بە قزای سۆرانە. دەست بەجێ تیمەکانمان هێزەکانی پۆلیس و ئاسایش چون بۆ شوێنی ڕووداوەکە بۆی کۆنتترۆلی ڕووداوەکە بکەن. هەروها تەنانەت قایمقامی قزای لەسەر فەرمانی قایمقامی قزای سۆرانش هەروەهای سەربازیش ڕەوانەکرا بۆی بە زووترین کات کۆنتترۆلی ئەم ڕووداوە و ئەم شەڕە بکەن. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە وەزعەکە کۆنتترۆل کرا بەداخەوە لە ئەنجامی ئەم شەڕە 3 کەس گیانی لەدەستدا و 2 کەسیشیان بریندار بوون. خۆشببختانە وەزعەکە کۆنتترۆل کراوە. ئێستا هێزە ئەمنیەکان گشتیان لەوێ بڵاوە پێکراون و کۆنتترۆلی وەزعەکەیان کردووە و 5 لە تۆمەتبارەکانش تۆمەتباری فیعلینە دەستگیر کراون ئێستا لە ژێر دەستی هێزەکانی ئەمنین. و کێشەکەش لەسەر زەویزار بووە، کێشەی کۆمەڵایەتی قەدیمیان هەبووە لە بینی خۆیان تا ئێستاش بەردەوامەوە ئێستا بەزەقی سەری هەڵدا و ئەم کێشەی لێ ناوە. و کوژرا و بریندارەکان تەمان 3 کوژرا و لەگەڵ 2 بریندار هەمووی یەک تەرەفە، یەک لایەنە کە کوژرا و برینداری لێکەوتەوە. بریندارەکان یەکیان بارودۆخی باشە بەڵام یەکیان ناجێگیرە و ڕوانێ هەولێر کرا.